تەنها بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و ڕۆژ و گرانی خۆشەویست. ئێوەی خێرخواز و بەخشندە دەست و پەنجەتان لەگەڵ پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین نەرم کرد و ئێمەش شار بە شار و دێ بەدەی کوردستان دەگەڕێین بۆ ئەوەی هەرجارە و لە شوێنێک لە سنوورێک خەڵکانێک دڵخۆش بکەین کە پێویستیان بە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستە. یەکێک لەو پرۆژانەی دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزان بریتی بوو لە دابەشکردنی سەبەتەی خۆراک. دیارە ئەم سەبەتە خۆراکە لەم مانگەدا بە ئەندازەیەک زەرورە کە ئێمە ئەزانین خەڵکانێک هەیە ژەما خۆراکێکیان نییە کاتێککە بە ڕۆژوو ئەبن بەربانگی پێ بکەنەوە. بەڵام کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە سەبەتەی خۆراک دابین دەکەن بۆ چەند ڕۆژێک ماڵە بێ باوک و هەژارەکان دڵخۆش دەکەن. ئەمڕۆ لە شاری سلێمانی بە هاوکاری رەخراوی خوشکانی ئیسلامی نزیکەی 150 خانەوادەی هەژار و منداڵی بێ باوک دڵخۆش دەکەین بە دابەشکردنی سەبەتەی خۆراک بەسەریاندا. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم هیوادارم سەرکەوتوو بن ئینشەڵڵا دەشتان ساغ بێ خێرتان بنووسێ ئینشەڵڵا. بەڕاستی پرۆژەکەتان زۆر باشە بۆ فەقیر و هەژار. خەڵکی ئێستا زۆر پێویستی پێێتی، خەڵک زۆر دەستکورتە، بەڕاستی ئیشێکەکەن خێرتان بنووسێ ئینشەڵڵا، تەمەەن درێژ بن ئینشەڵڵا و خوای گەورە پاداشتی موسڵمانانیش باتەوە کە هاوکاری ئێوە کاتوانن ئەم یارمەتیە دابەش بکەن بەسەر هەژارانە. هیوادارم لە موسڵمانان هاوکاری زیاترتان بکەن بۆی ئێوە زیاتر هاوکاری فەقیر و هەژار بکەن و دەستگیرۆیی دەستکورت بکەن. خوای گەورە پاداشتان باتەوە و لەشتان ساغ بێ و تەمەەن درێژ بن ئینشەڵڵا. دەستخۆشیتان لێکم لە ڕێکخراوی بەخشین کە هەستاوم بم کارە مرۆڤایەتیە بە ئامادەکردنی سەبەتەیەکی خۆراک بۆ براو خوشکە موسڵمانەکانی کوردستان و شارە خۆشەویستەکەمان کە بە تایبەتی لە وەزعێکی زۆر دژوار و نەهەمواران نەموچیان هەیە، نە واریداتێکی و نە کاسەباتێکیان هەیە. بەڕاستی دەستخۆشیان لێکم و خوای گەورە نمونەتان زیاکات و دەستخۆشیش لەو خێرخوازاناکەم کە هاوکاری جەنابتانەکەن و زۆر سوپاسدانەکەن. زۆر دەستخۆشی لەو دەوڵەمەندانەکەم یارمەتی فەقیر و هەژار بن. فەقیرەکەمان زۆر بووە، ئەوە 2 مانگە مەعاش نەماوە، داوایان لێ یەکەین زۆر یارمەتی ئەو خەڵکە بن، زۆر داوای یارمەتیان لێ یەکەین. خوای گەورە خێر و بەرەکەت خاتە ماڵی ئەوەی کە دەستی تێچەوە کە خێرەکە و کە سەدەقەیەکە لەم ڕەمەزانە. خوای گەورە پاداشتیان بات و هەچ کەسە هەیەی و خێر و خێراتەکە. خوای گەورە نمونەتان هەر زۆر بێت بەشی 15 ڕۆژ ئەو خەڵک و فەقیر و هەژارەکە. خوای گەورە بەرەکەت خاتە ماڵی ئەوەی کە ئینێ بەرەکەت خاتە ئێوەیش و خوای گەورە نمونەتان زۆر کابرای بەڕێزم. ئێمە وەکو ڕێکخراوی خوشکان لقی سلێمانی بە هاوکاری بەرنامەی بەخشین هەڵساین بە ئامادەکردنی سەبەتەی خۆراکی بۆ ئەو ماڵانەی کە لە سنووری گەڕەکەکانە تایبەت گەڕاوین، ئەو ماڵانێکەوە مستحق و شیاون بەوەی کە هاوکاریان بکرێت لە بەرنامەی بەخشینەوە. تایبەت ئەوانەی کە کەم دەرامەتن، ئەوانەی کەوە هەژارن، ئەوانەی کەوا نەخۆشن، ئەوانەی کە کرێچین و ئەوانەی کەوا بێباوکن. زیاتر ئەو ناوانەمان نووسیوە. تەبعاً لە ڕێی ناونووسینەوە ئێمە ناوەکانمان پێشتر نووسیون، اینجا بانگێشمان کردن بۆ ئێرانە و داواکاریشین لە خێرخوازان کە هاوکاریەکانیان بگەێنە ڕێی بەرنامەی بەخشین لەبەر ئەوەی زۆر بە ئەمانەتەوە ئەتوانن
شتەکان بگەێنە دەستی ئەو کەسانی کەوا مستحق و شیاون بە پێدانی. دەستخۆشیم هەیە بۆ بەرنامەی بەخشین و وەداوە لە خێرخوازانی شەکەین ئینشاءالله بەردەوام بن لە گەیاندنی هاوکاریەکانیان لەبەرەوەی بەڕاستی لە ڕێی ئەمانەوە کرێکی مناڵی بێباوک ئەو کەسانی کە کرێچین ئەو کەسانی کەوا هەژارن کە ئەتوانن بەسەریان بکەنەوە. مرۆکو لە قسلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بە هاوکاری دەستگای بەخشین هەستان بە ئەنجامدانی هاوکاریکردنی 150 ماڵی کەم دەرامەت و بێباوک لە سنووری شاری سلێمانیدا لێرە دەستخۆشی خۆمان ئاڕاستی دەستگای بەخشینەکەین بۆ هاوکاریکردنانی کە بۆ ماڵە کەم دەرامەت و بێباوکانە بە ئەنجامی دەگەیەنێت کە ئەو کەسانە لەم کاتەدا کە پێویستیان بە هاوکاری کەسانی وەکو ئەوێ خی گەورە پاداشتی خێری هەموو ئەو خێرخوازانە بداتەوە کە هاوکارن بۆ بە ئەنجامدانی ئەم پرۆژانە ئەم پرۆژە خێرانی کە بۆتە هۆکاری ئاودانکردنی ماڵی کەم دەرامەتەکان لە مانگی ڕەمەزاندا. ئەمڕۆژ هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی خێرخواز ئێوەی دۆستی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان توانیتان لە شاری سلێمانی 150 خانەوادەی هەژار و نەدار و منداڵی بێباوک دڵخۆش بکەن و سفرەیان ڕازاوە بکەن. وەک بینیتان لێرەدا 150 خانەوادە کۆبوونەوە و هاوکاری و دەستبارەکانی ئێوە سفرەوخوانی بۆ چەند ڕۆژێک ئاوەدانکردنەوە تا ئێوە ببەخشن بەم شێوازە خەڵکانی هەژار و نەدار و منداڵی بێباوک دڵیان خۆشە بێ و سفرەیان ڕازاوە دەبێت. بۆیە هەمیشە بیر لەوە مەکەرەوە کە چەندێکە و چۆنە، بیر لەوە بکەرەوە هاوکاریەکانی تۆ و هاوکاریەکانی خەرخوازەکانی تر لە هەرێمی کوردستان چەندەها ماڵ ئاوەدان دەکاتەوە و ناڕەحەتی و ناخۆشی لەسەر هەژاران کەم دەکاتەوە. تا پرۆژەیەکی تر لە خزمەتی هەژاران پێتان شاد دەبینەوە. بەخوای گەورەتان ئەسپێرین هەر شاد و کامەران بن. خواتان لەگەڵ.